توندوتیژی بێگومان تیای بەکاریە، بەڵام ئەگەر کەسێک گوێڕایەڵی پاسەوانەکان بێ بەهیچ شێوەیە توندوتیژی بەرامبەر ئەنجام نایە. توندوتیژەکان خۆی لە چی ئەبینێتەوە؟ تەنها ئەومان هەشکرێت تەنها لێدانە، بەڵام بەهیچ شێوە لێدان بەکار نایێنێت. ئەگەر کەسێک بە ئاسایی خۆی بچێتە دەرەوە لە یاریەکە لێدان بەهیچ شێوە بەکار نایێنی. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیەک لە شاری سلێمانی بانگەشەی ئەنجامدانی یاری سکوید گەیمی دەکرد کە دەیویست 456 یاریزان کۆ بکاتەوە تاوەکو یاریەکی هاوشێوەی زنجیرەی سکوید گەیم دووبارە بکاتەوە. باسی لەوە دەکرد کە توندوتیژی بەکاردێنێ بەرامبەر ئەو یاریزانانەی کە دەکرێنە دەرەوەی یاریەکە. ئاسایشی سلێمانی بە 964 وت کە لێسادا ئەو کەسە بە بڕیاری دادوەر دەستگیر کراوە لەبەر ئەوەی مۆڵەتی فەرمی لایانی پەیوەندیداری نەبووە و هاوکات بانگەشەی بۆ توندوتیژی کردووە و لێکۆڵینەوەکان لەگەڵیدا بەردەوامن. 2 ڕۆژ لەمەوبەر ژمارەیەک گەنج لە بەردەم یەشێک لە مۆڵەکانی شاری سلێمانی گربوونەوە و داوای ئەوەیان دەکرد ئەو کەسەی کە پارەیان پێداوە بۆ بە ئەژاریکردن لە یاری سکوید گەیمدا دەیانێت پارەکەیان وەربگرنەوە، بەڵام ژمارە مۆبایلەکەی داخراوە. ئەوان دەیانوت 13,000 بۆ 16,000 و زیاتریان بە بلیتەکان داوە و ئێستاش ئەو کەسە ژمارە تەلەفۆنی داخستەوە، بەڵام ئێمە قسەمان لەگەڵ ئاسایشی سلێمانیدا کرد، باسییان لەوە کرد ئەو کەسە لە لای ئەوان بە بڕیاری دادوەر دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لەگەڵیدا بەردەوامی هەیە و هەر یەشێکی لەو بەشداربووانە ئەگەر بیەوێت دەتوانێت سەردانیان بکات و سکاڵای خۆی تۆمارکە لەسەر ئەو بابەتە، بەڵام ئەوان لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکەن بەرامبەر بەوەی کە بانگەشەی بۆ توندوتیژی کردووە و هاوکات مۆڵەتی لایانی پەیوەندیداری وەرنەگرتووە. یاری سکوید گەیم لە زنجیرەیەکی کۆریەوە بە ناوی سکوید گەیمەوە وەرگیراوە کە 456 یاریزان بەشداری تێدا دەکەن. ئەو 456 یاریزانە شێبڕچێ دەکەن لە نێوان خۆیاندا بۆ بردنەوەی یەک خەڵات کە یەک کەس دەمێنێتەوە سەرجەم کەسەکانی دیکە دەکوژرێن لە ناو زنجیرەکەدا. ئەمە زنجیرێکی تاوانکاریە، بەڵام کەسێک لە شاری سلێمانی ویستی ئەم یاریە دووبارە بکاتەوە و باسی لەوە کرد کە هەر یاریزانێ بکرێتە دەرەوە ئەگەر یاریەکە بەجێ نەهێڵێ ئەوە توندوتیژی بەرامبەر ئەنجام دەدەن. بۆیە ئاسایشی سلێمانی بە دەدوەچوونی لەسەر ئەم بابەتە کردووە و ئەو کەسەی دەستگیر کردووە بۆی کە لێکۆڵینەوەی لەگەڵدا بکا و کە بەو شێوەیە نەتوانێت بانگەشە بۆ توندوتیژی بکات بەرامبەر هەر هاوڵاتیە.